سڵاوی خۆی گەورەتان لێبی هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی سفۆرێک ژیری هەموو پێشەمان کاژێر دوازدەی ڕۆ ژیر لە خزمەتی ئێوەدەی بۆ گەیاندنی نوێترین هەواڵەکانی دنیای گەیم و تەکنەلۆژیا. ئەوڕۆ چەند هەواڵێکی ناوازم بۆ ئامادەکردنە بایەکسە دەست پێ بکەین. تکا دەکەم گەڕلاشی ڤیدیۆت نەکرێتەوە کەسە لایک بکە و سەبسکرایب بکە بۆ بینینی بابەتی یەکجار ناوازە. ئەوڕێیانی خۆشەویستم لە چەند لە هەفتەی ڕابردووەوە تۆنێک یاری گەیم پڵەیم لەسەر پلیستیشن 5ەکەی خۆم تاقی کردەوە و ڕۆژانەش بێگومان من لەوەیکەوە ڤیدیۆی نوێ لەسەر پلیستیشن 5 بڵاو دەکەم وەروە وەکو پێتانم بۆ چەند هەفتەی ڕابردوو گۆڕانکاریێکی گەورەوە لە شەناڵ خەریکە ڕوودەدا ڤێژنی نوێی شەناڵی ژیر بەردەست دەبیتن وەکو بەڵێن پێدابووم پێشتریش گوتم حەز دەکەم ریاکشن لە بۆ هەندێک گۆرانی هەیە بیکەم لە بۆ هەندێک ترێلەری ڤیدیۆ فیلم و ئەو شتانە هەیە بیکەم بۆ گەیم بکەم دەست بە ریاکشنیش دەکەین حەز دەکەن ریاکشن بۆ چ بابەتێک بکەم بۆ چ گۆرانیەک بۆ چ ترێلەرێکی فیلم بێگومان دەبی ترێلەر فیلمەکان نوێبی گۆرانیەکان زیاتر ڕاب بین یاخود هیپۆپ بیتن گۆرانی کوردیش بی نۆ پرابلم لە کۆمنت بینوسم تکا دەکەم باس پێ بکەن هەفتی داهاتوو. یەکەم هەواڵی ئەو ڕۆمان باسی سەرۆکی کۆمپانیای Xbox کە زۆرم خۆش دەوێت فیل سپنسەر دەکەین کە لە نوێترین کۆمنتیدا باسی ئەو کەسان دەکەکەوە زۆر بە خراپی باسی کۆنسۆل دەکەن. فیل سپنسەر وتی من هیچ کاتێک شەڕە کۆنسۆل قبول ناکەم و شکاندنەوەی ئەو بەری ینی مەسەلەن منبەستی وایە ئەگەر بێت و قسە لەسەر پلیستیشن کە پلیستیشنی بشتێنتەوە هیچ قازانجێک بەو نادا و زەرێک لە دنیا گەیم دەدا بۆیە فیل سپنسەر داوا لە هەموو گەیمرانی جیهان دەکە ئەو بیرۆکە خراپە ئەو فان بۆیە فڕێب هەندێکتان لە بەمنتان دەوت ژیرە و فان بۆی و نازانم زۆر باشی باس پلیستیشن دەکەی نەخێوەنیە من وەکو خۆشتەکان دەگەێنم لە بۆ من پلیستیشن 5 لە بۆ منەوە هەسۆزەی هەیە Xbox لە بۆ منەوە هەسۆزەی هەیە نیتندۆ PC هەموو دنیای گەیم لە بۆ من ئەو هەسۆزەی هەیە Xbox شم لە بەردەستبی هەر بۆ شێ باز دەکەم خۆتان شایدن کەوا چەندین هەفتەیە من پێتان دەڵێم گەیم پاس باشترین شتە لە دنیای گەیم تەنانەت لە ئەڵلقەی ڕابردووی بەرنامەی بەژیری بە زۆربەتانم وت کۆنسۆڵێک باشە بیکڕن نوێ وتیتم Xbox بکڕن پلیستیشن مەکڕن کەسێک کە فان بۆی پلیستیشنی بی کو بە خەڵکی دەرێ Xboxی بکڕن پێتان Xbox لە زۆر ڕەوە لە پلیستیشن باشترە بەڵام لەبەروی من گەیم پاسم هەیە لە PC لە بۆ دروستکردنی ڤیدیۆ مەجبورم پلیستیشنم هەبێتن گەرنا لە زۆر ڕەوە Xbox باشترە ڕێز خۆشەویستم قبول بکەن تکا دەکەم ئەو قسانە خۆی لێمەر بگرن هەواڵی دووەمم لەسەر فرۆشی کۆنسۆڵە نوێیەکانە مایکرۆسۆفت لە چەند هەفتەی ڕابردوو ڕایگەیاندکەوە لە ڕۆژی یەکەم زیاتر لە 1 ملیۆن دانە کۆنسۆڵی نوێیان فرۆشتووە تا Xbox Series یان فرۆشتووە و لە چەند راپۆرتێکی بۆ ئەمەدیا کردکەوە زیاتر لە 170 تاوەکو 80 کۆنسۆڵانی فرۆشراینە Xbox Series X بوونە نەک S خەڵک Series X کردیا زیاتر لە 1 ملیۆن دانە کە ژمارەیەکی خەیاڵیە و ڕیکۆردی خۆیان شکاند پرفرۆشترین کۆنسۆل لە ڕۆژی یەکەم وەکو دەرچوونی کۆنسۆلی نوێ Xbox Seriesە کە لە مێژووی Xbox باز دەکەم و ئێستا بە فەرمی دەزانین کەەوە سۆنی چەندانەی فرۆشتیە چەندە پێشتری گوتمان لەوانەیە زیاتر لە ملیۆنی فرۆشتی بەڵام سۆنی بە فەرمی ڕێگەیاندکەوە زیاتر لە 2.3 ملیۆن دانیان فرۆشتیواتە دوو بەقەدر Xbox Serieسی فرۆشتە بێگومان ئەوە جێگەی سوپرایز نییە لەبەرەوەی PlayStation 4 لە هەموو دنیا بە شێوازێکی یەکجار گەورە بەناو بانک بۆ خەڵک زۆر کڕی و جارش بێگومان خەڵکەی زۆر داوای کڕینی PlayStation 5 دەکەن و Xboxی نوێش بە هەما شێوە بەڵام بەدەست ناکەوی هەردوو کۆنسۆل باسانی و لە ئەمریکا لە کوردستان نرخیان تۆزێک بەرزە بەتاوەش PlayStation یەکجار بەرزە و زەحمەتە بەدەستکەوتنی کەسی هێشتا خەڵک هەر داوا دەکەن و دەیکڕن دنیای گەیم بەوەی جوانەکەەوە هەردوو لە هەرسێ لە هەر چوار لە PlayStation Xbox PC نیتندۆ یەکترمان خۆش بێ دەست ناو دەست یەکتری خۆشەویستی بڵاو بکەینە بێمە سەر هەواڵە گەورەکە کە زۆر بەتەن لە بەرخاتری ئەو هەواڵی هاتیەنە ئەو ڤیدیۆی ئەبیش ئەوەیە گەیم پاس لە بۆ پلیستیشنی سەرۆکی کۆمپانیای پلیستیشن جیم ڕایان لە چاو پێکەوتنێک پرسیاری لێکراکەوە کەی کەنجین وەختێکمان پێ بڵێ کەی چاوەڕوانی گەیم پاسی بن شتێکی وەکو گەیم پاس بین لەسەر پلیستیشن هاتەنە جیم ڕایان وتی ئەمە پلیستیشن پلسمان هەیە ماگانە سێ یاری دو یاری سەبیتە سێ یاری پلیستیشن 5 شاتەنە دو یاری سێ یاری دێنێ گەیمەران بە ماگانە تەقریباً $10 و مۆدی ئۆنلاینی یاریەکانیش هەندە دێنێ لەگەڵ پلیستیشن ناویان هەیە کە زیاتر لە 1000 یاری تێدا نزیکی 1000 یاری تێدا بەڵام زۆربەی یاریەکان دەبی ستریم بکەی و یاری کواڵیتی زۆری تێدانی وەکو گەیم پاس جیم ڕایان وتی لە ماوەیەکی نزیک هەواڵێکی نوێ بڵاو دەکەینەوە هەراوەندەی گۆ زام ئەوەندە زۆر نییە بەڵام ئەو ئەوەندە یەکجار زۆر ئەگە بێت تووشیکردنەوەی لە بۆ بکەیت واتە سۆنی دام بەوەی دادنێکەوە گەیم پاس سەرکەوتووە و پێویستە ڕکابی گەیم پاس بکەن هەرچەندە وەکو ڕکابی نییە بەڵام دەبی وڵای مایکرۆسۆفت بداتەوە لە بۆ خزمەت گوزاری چونکە بە بڕوای من داهاتوو لە بۆ مایکرۆسۆفتە داهاتوو مایکرۆسۆفت دنیا کاو دەکە لە بواری گەیم تەنانەت ئەگەری هەیە مایکرۆسۆفت سۆنیش بکردەوە لە کۆتاییدا بەڵام زەحمەتە سۆزە سۆنی بکردەوە دەتوانن سۆنی بکڕنەوە بە پلیستیشنەوە چونکە مایکرۆسۆفت 100 میلیارد دۆلاریان هەیە سۆنی 30 میلیارد دۆلاری هەیە دەتوانن سۆنی بکردنەوە بەڵام لەبەر دایانەوەی منافەسە هەبی تاواکو بەرەو پێش بچن بۆیە سۆنی ناکردنەوە بەڵام پێشبینی دەکەم
ئەو پێشبینی خۆمان پێشبین دەکەم تاوەکو مانجی چواری 2021 سۆنی ئۆفەرێک پێشکەش بکە وەکو گەیم پاس ئۆڵتیمەت پلیستیشن ناو لەگە پلیستیشن پلاس هەردووچی بە $12.5 پێشکەش بکە $13 واتە نەک $15 چکە مایکرۆسۆفت بە $5 گەیم پاس ئۆڵتیمەت دەداتێ دەتوانین لەسەر مۆبایل لەسەر کۆنسۆل لەسەر PC لە هەموو شوێنێک هەمان ئەو یاریانە تاقیکە لە گەیم پاسەیە سۆنیش لەوانەیە کارێکی بکە بەڵام تۆزە کاتی پێویستە پێم وایە سۆنی زیاتر گرنگجی بە پلیستیشن ناو دەدا گەیم زیاتر دەخاتە ناوی تەنانەت بە بڕای من ئەو یاریانەی کە ڕاستەوخۆ دێنە ناو پلیستیشن پلاسیش ئەوانش دەکاتە سرویس ماگانە و بەگشتی پاکێجەکە جوانتر دەکات تا خەڵکی بە $13 بیکڕن ئەگەر شتێکی وا بکە بێگومان سەرکەوتو دەبیتن و هیواشم بەرزەکە شتێکی وا بکە بۆیە پێتان دەڵێن بەکو پێشبینی خۆمەوە چاوەڕا من تاوەکو مانجی سێ لەوانەیە مانجی چوار کارەکی وا ببینی خۆشەویستانم بۆ کەسانی یاری Call of Duty Cold Warیان هەیە خود حەز دەکەن بیکڕن ماپێکی نوێ لە بۆ یاریەکەی زیادکرا نوکتاون 84 ئەو نوکتاونە پێشتیش دایرەکانی Call of Duty هەبووە بەڵام ئەو جار دەستکارێکی گەورەی کرایە ڕەنگەکان یەکجار ناوازەنە شوێنەکان تۆز دەستکاری کرایە و فیلمی ئەو ماپە یاخود دیزاینی ئەو ماپەش بۆ ساڵانی 1970ەکان دەگەڕێتەوە بێگومان گەورەترین ئەپدێتیش لە بۆ Call of Duty Cold War تاوکەستا بەردەستنیە وەکو سیزن پاس و ئەو شتانە بەڵام سیزن 0 بڕیارە لە 12 سیزن 0 دەست پێ بکە کە کۆمەڵە ماپێکی نوێ لە خۆ دەگری ئایتیمێکی نوێ لە خۆ دەگری و باتڵ پاسیش لە خۆ دەگریتن لە بۆ یاری Call of Duty Cold War دێتن ئازامە یاریتان خۆش دەوێت خود خۆش ناوێت جارێ بەدڵتانیان بەدڵتانە من وەکو خۆم لە لایف ستریمەکەی خۆشم لەسەر ئەو یاریە باسم کردەوە هەشتا یاریەکە نەشتە ناو دڵم مۆزرمە فەرم خۆشتر دێ پێم باشترە ئەو یاریش داوانێ ماپی دیکەی مڵتیپلێری لێ بۆ بێتن لەوانەیە دڵمان خۆش بکە بەڵام زۆمبیەکانیشم تاق کردەوە ئەویش ئۆکیە بەڵام مۆدرنارفەر ڕاقیتر بۆ لەکنم وەکو من نازم ڕێنگ گۆشتی لەسەر بابەتی دەمێت ڕێنگۆ لە کۆمنت ببینم لە بۆ یەکەم جار سایبەرپانک لەسەر پلیستیشن 4 پرۆ وەرا پلیستیشن 5 تاقیکرایتەوە پێشتر تاقیکرێتەوە بەڵام بێگومان بە ڤیدیۆ یەکەم جارە ببین لەبەرەوەی یاری سایبەرپانک لەلایەن مایکرۆسۆفتەوە چۆن دەڵێ سپۆنسەر دەکرێن لە بۆ مارکتینگ و ڕیکلامۆشتانە زیاتر باسی ئەکسبۆکس باسی سایبەرپانک دەکەوە سایبەرپانکیش لە هەموو ئەعلاناتەکانی خۆیان لۆگۆی ئەکسبۆکس لەسەرتا کۆتاییەکەی لەوانێ دابنێن بەڵام ئەو جارە لەسەر پلیستیشنی ڤیدیۆیان بڵاو کردەوە کەوا کواڵیتی یاریەکە لەسەر پلیستیشن 4 پرۆ پلیستیشن 5 نیشان دەدا بێگومان دەبی ئەوتان لە خەیاڵ بیتن کەەوە ئەو یاری ئۆپتیمایز نەکرێشتە لە بۆ پلیستیشن 5 و ئەکسبۆکس سیریەس ئەکسی ینی هەر کواڵیتی پلیستیشن 4 و Xbox One لەسەر ئەو کۆنسۆڵ نوێیانە بەڵام ئەگەر تەماشا بکەین دەبینین کە لەسەر PlayStation 5 ڕووناچی زۆر جوانتر دیارە لە هەندێک دیمەن کە باران دەباری بەگشتی سیستەمی HDR-ەکەی جوانتر کار دەکاتن و بێگومان یاریەکە بەڵێنی داوەکەوە بە خۆڕایی ئەگەر کەسێک لە PlayStation 4 بیکڕی لەسەر PlayStation 5 بە کواڵەتی PlayStation 5 لە بۆی بەردەستبی بەڵام کەی کواڵەتەکەی بەرز دەکرێتەوە لەو PlayStation 5 تاوەکو سەرەتای ساڵی داهاتوو دەبی چاوەڕوان بی وەکو یەکەچی من کە PlayStation 5 هەیە ئەگە بیکڕم دەبی ڤێژنی پلی چوارەکەی بکڕم دواتر چەند مانگەجر داهاتوو بیارەکە بە خۆڕایی لە بم ئەپگرێد دەکرێتەوە گرافیکەکەم و بەرز دەکرێتەوە تاوەکرێتە کواڵیتی PlayStation 5 نازام دڵخۆشم بەو یاریێنانە بەڵام من بەڵێ ناپێدەم ئەو یاریە بێت لە ڕۆژی یەکەم دوسێ ڤیدیۆ ڕاکی لە سەباڵ دەکەمەوە گەیم پلی زۆر بێ پارتەکانیشتانە بۆ دابێنم سایبەرپانکی لێبێت هەواڵەکی دیکەشم هەیە لە هەردوو بارە لەسەر یاری سایبەرپانکی ئەویش ئەوەیەکەوە یەک لە پەرپێدەرەکان وت ڕاگەیانە 175 ساعتی لە ناو یاریەکەی بەسەر بردیا هێشتا یاریەکەی تاوا نەکردێکە زۆر گەیمەر هەیە دڵی بۆ شتانە خۆشە بەڵام من یەک لەو گەیمەرانی دڵم بۆ شتانە خۆش نێەوە نامێ یاریەک 175 کاژبێری لەناو بەسەر ببڕ دەبێت یاریەک ئەو پەڕی 20 ساعت بی نابێت لە 20 ساعت زیاتر بیتن 20 ساعت 25 ساعت ئۆکێ بەڵام زیاتر بی دەبی ستۆریەکەی زۆر ڕاقی بی ئەگەر نامن بێزار دەبم لە یاریەک 20 ساعت زیاتر یاری بکەم گەر نادەبی یاریشکە کۆڕێ دەردەمشن دوی بیتن کە زۆر ناوازەیە ئەگەر نازۆ بە یاریەکان 20 ساعت بە بڕای من کافیە خۆی خۆشترین کاتی یاری بە بڕای من 12 ساعتە 12 ساعت ستۆری نایابی ئەنجام دەی بەسە بەڵام سایبەرپانک 2077 175 ساعتی کابرا لە ناوی بەسەر بردی هێشتا یاریەکەی تاوا نەکردی زۆر بەشتەکانی مایە تاواکردنی زۆر زەحمەتە تقریبا هەمان شتە لەسەر یاری ویچەر 3 هات ویچەر 3 گەیمەر هەبووە 200 ساعت 250 ساعت هەیە 500 ساعتی لە ناو بەسەر بردیان هەشتا یاریەکەیشی بە تەواوەتی هەموو شتێکی تەواو نەکردیان دەمێت ڕێنگۆ بزانم ئەنگۆ دەرێنچە وایە قسەکەم یاخود وەنیە خۆشەویستان هەمتان زانکەوە دەشتی PlayStation 5 زۆربەی تایبەتمەندیەکانی کە تێدایان دەگرێتەوە سەر هاپتیک فیدباک و ئەو شتانەی بەڵام تاواکو ێستا زۆربەی یاریەکان ئەو دەستکە خود ئەو دوال سنسە زۆر گرنگی پێ نەدرایە وەکوەوەی مثلا ئەپدێتی لە بۆ ناتی تاواکو یاریەکە خۆی ئۆپتیمایز کە لەگەڵ هەزدەیگی یاخود ئارد و ئاریەکەی زۆر پێشکەوتونیە لە هەموو یاریەکی تەنیا لە هەندێک یاری نوێ نەبی کە گرنگی پێدرا ئەو ماسفەتە لە ناویتی یەکزار ناوازەیە بۆیش باشترین یاری بۆ تاقیکردنەوەی تواناکانی PlayStation 5 ئێستا
ئاسترۆس پلی ڕوومە کە بەخۆڕایی لەناو پلیستیشن 5 بەردەستە بێگومانە کەسەکە پلیستیشن 5 دەکرێتن بەڵام یاریشی دیکەش وا دێ بەناوی دێتلوب کە خاوەنەکەی کۆمپانیای بتێزدا و مایکرۆسۆفتەکە لە بۆ پلیستیشن 5 سەرتا بڵاو دەگرێتەوە کە سەرشتانەیە دێتلوب دەبتە ئەو یاریەکەوە زۆر توانەکانی ئەو کۆنتترۆلەری بەکاردێنی بۆ نمونە ئەو مەقالێکیان بڵاو کردو لەسەرەوەی کەەوە یاریەکە بەکارهێنانی سیلاح و ئەسلیحای چەک و دەمانچەی زۆر بە جوان لەگەڵ ئۆپتیمایز کردێ لە دوواسنسی بۆ نمونە دەلت کاتێککە تەقە دەکەی دوگمەکە ئاردۆکە کە تەقە دەکەی دەڕاو دێتەوە پارە 50 دەنێت کە تریگەرەکە دێتەوە بەڵام پیلەکە دێتەوە دەرێت بەڵام ئەگە بێت و دەمانچەکەت چۆن دەڵی ستەکبی یاخود عاسێبی گولە لە ناوی یاخود جام بکە دەمانچەکەت جام دەکە گولە ناتەقیتن ئاردوش لەسەر دەشتی پلیستیشنی جام دەکە وەکو بڵێ 50 پێ دەنی بەڵام ناڕوە ئەو ئاردۆ 50 پێ دەنی ناڕوە دەتگری دەستت دەگریتن کەشتێکی یەکجار نایابە زۆر سەرنجاشە ئەو شتەی بکەن لە لاو یاری دێتلوب بڕیاری یاری دێتلوب لە ساڵی داهاتوو سەرتاتەنیا لەسەر پلیستیشن 5 بۆ ئەپتۆ دواتر دەسەر پیسی بێگوانژە کۆتایی لەسەر ئەکسبۆکس سیریز ئێکس چونکە خاوەنی ئەو یاریەی مایکرۆسۆفتە هەواڵەکی دیکەم لەسەر ئەکسبۆکسی ئەوەیەکەوە سەرنج کۆمپانیای ئەکسبۆکس ڕایگەیاندکەوە بە ماوەیەکی نزیک کەمتر لە ساڵێکی کەس نزیک نییە بەڵام ئەو دەڵێ نزیک دەرێت لە ماوەی کەمتر لە ساڵێکی گەیمەرانی گەیم پاس ئەڵتیمەتی دەتوانن بەبێ کۆنسۆڵ لەسەر تیڤەکانی خۆیان یاریەکانی ئەکسبۆکس گەیم پاسی تاقی بکەنەوە لە ڕێگەی ئەکسکلاودی ئەگە دەزانن مەسەن ئەکسکلاودمان هەیە یاخود لە ڕێگەی گەیم پاس ئەڵتیمەتێکە ماگانە $5 بدەیت دەتوانێت خزمەتگوزاری ئەکسکلاود بەکاربینی ئەکسکلاود چیە مەسەلاً تۆ لەسەر مۆبایل ئاندرۆیدەکەی خۆت هەستن لەسەر ئایفۆن زارە بەردەست نێ وەڵام ئەگە ئاندرۆیدت هەیە دەتوانێت ئەکاونتێکی گەیم پاسی دروست بکەیت و لەسەر مۆبایلەکەت لەگەڵ کۆنتترۆلەری ئەکسبۆکسی بێکەوە لەڕێی ئینتەرنێتی دەتوانی یاریەکان تاقیکەوە بە شێوەی ستریم وەکو چۆن سەری نەفلەکس دەکەی ئەوها یاریکردن بکە فیل سپێنسەرش بەڵێنی دایکەوە هەمان خزمەتگوزاری لە بۆ تیڤیش بەردەست بخە لە ڕێی ئینتەرنێتی بێ کۆنسۆڵ بۆ کەسانێکەوە کۆنسۆڵ یانە تەنیا دانەوەی یاری بکەن هەر کاتێک بیانەوە بە بڕای من شتێکی باشە بەڵام کامان ئەکسبۆکس وەمەکە کۆنسۆڵمان زۆر لەبیر بستەوە مەبەستەکەی گوت تێدەگەم بەڵام دەتانەوێت ئەو کەسانی گەیمەر نینە بیانکەنە گەیمەر بەڵام کۆنسۆلیش نەکڕن تەنیا خزمەتگوزارەکەی بەکاربێنی جاشتەکی باشە یاخودنا داهاتوو پێمان دەڵێ ئەو وەڵامە یاری فۆرتنایت سەبسکریپشنەشی نوێ زیاد کردێ بە ناوی فۆرتنایت کڕوو لە ڕێگەیەوە هەموو ماگانە 1000 ڤیبەچی وەردەگری لەگەڵ جلوبەرگ و سکینێکی تایبەتی نوێ لەگەڵ باتڵ پاس هەنیا ماگانە پێویستە لەسەر $12 بدەیت بەسەرن وەکو سەبسکریپشنی پەبجیە بەڵام ئی پەبجی سەبسکریپشنەشی هەیە بەڵام ئی فۆرتنایتی تۆزێک سەرنجڕاکێشە کە ماگانە $12 دەدەیت 1000 ڤیبەکە دەداتێ کە 1000 ڤیبەک تقریبا هەر دەکاتەوە $12 و باتڵ پاسش بە خۆڕای دەداتێ باتڵ پاسی نوێ هەمومانگان کە دێ ینی هەموو وەرزەکە دێتن و هەروەها سکینەشت دەداتێ بە بڕای مەشتێکی باشە بەڵام دەبی تۆزێک ئاگادار بیکاتەکە ئەو خزمەتگوزاریە بەکاردێنی چکە لە کاتی بەکارهێنانی خزمەتگوزاری یەکجار لەسەر مۆبایلەکەت ئەگەر ماگانەت و بەردەوام پارە لەناو مۆبایلەکەی خۆت دەکەی لەناو ئایتونزەکەت یاخود لەسەر ئایتونز یاخود سە پلی ستۆر ماگانە بەخۆی پارە دەبات بۆی دەبی ئاگادار بیکاتەکە و جارە کڕیت جاری دوم ناتەوێت دەبی ئۆتۆیەکەی لا بێ ئەگەر هەموو ماگانە پارە دەبات بۆش دایان چکە خەڵک ئاگادارنی هەمومانجە پارە لێ دەبات سەو ئەوە نوێترین بابەتی فۆرتنایت نازان بەدڵتان دەبی یاخودان لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن هاوڕێ بنە سەر خەبەرشی نوێ لەسەر یاری GTA 6 هەرچەندە ئەو هەواڵە فەرمینە بێگومانەوە هەموو جارە پێتان دەڵێم هیچیان فەرمینی ناس GTA 6 تەنیا دەنگۆیە لافتی ڕابردوو تڕێلەرێک بڵاو کراوە لەسەر دیڵسیەکی نوێ لە بۆ GTA ئۆنلاین زۆرە بانک بڕیەکی نوێ هایستێکی نوێ لەناو تڕێلەری کە بڵاو کراوە لە خوارەوە کۆدەک دانرابوو وەکو شوێنی لۆکیشنێک دانرایە ئەگەر بێت و ئەو کۆدەی لەناو گوگل ماپی لێ بدەیت دەتباتە سەر شوێنێکەوە نەخشەی دورگەیەکیە لەناو دورگەکەش نەخشەی تۆزێک دەڵێ علاماتە چی ئەو هەیە زۆر خەڵک دەڵێن بە 6 دەچی بەڵام لەکنم بە 6 لاسی زۆر خەڵک ئێستا بیریان کردو گوتیان لەوانەیە ئەو ڕۆکستار بە شێوەیەکی نهێنی نەخشە و ماپی GTA 6 دانابی وەلانەیە تڕێلەری داهاتوو ئەوانەشی GTA ئۆنلاین بڵاو بکرێتەوە زیاتر گەیمەران بتوانن لێکۆڵینەوە بکەن هەندێک نهێنی GTA 6 هەڵبێنن زۆر خەڵک دەڵێن ئەوە GTA 6 بەڵام من پێم وانی ئەوە GTA 6 بیتن ئەو ماپە نوێیە هەرچەندە زۆر دەنگۆشەیە من بدایەتی ئەو ساڵەوە تاوەکو ئێستا هەواڵەکان GTA 6تانەوە باز دەکەم کەوا دەڵێن لەسەر دوورگەیەک دەبیتن و هەمان شێوەی ڤایستی دەبیتن و بای ساڵانی هەشتایەکان و ئەوان دەکەن سام زۆر لە بۆ کردینە لەڕەکانی ڕابردووی بەرنامەی سپەرێژی بەردەستە ئەوە نوێترین هەواڵ بەسەر GTA 6 کە زۆربەتان مێشکتان بردیمە ژیر کا GTA 6 ژیر هەفتە GTA 6 باس کرد باز دەکەم دوای دەڵێن ژیر وەڵایەتی نییە بەس کلیک بیتی دەکەی هیچ پێی لەسەر GTA 6 بەس کلیک بیتە بکەم نازانم خۆتان یەک لایکەنەوە تکە بکەم یان نەکەم یان بکەم یان نەکەم حەز نێ بکەم لەبەر خاتی و کەسانێکە حەزیان لێیە
چاوتان ماز دەکەم کۆتا هەواڵیشم لەسەر یاری Red Dead Online ڕۆکستار بە فەرمی ڕاگەیاندکەوە Red Dead Online لەناو یاری Red Dead Redemption 2 جیا دەکرێتەوە Red Dead Online دەبێتە یاریی سەربەخۆ Red Dead Redemption 2 دەبێتە یاریی سەربەخۆ مەسەلەن بۆ کەسانی کەوای یاری Red Dead Redemption 2 یان نەکڕیەوە نانەوێ بیکڕن بەڵام حەز دەکەن یاری Red Dead Online تاقیکەنەوە دەتوانن بە نرخی بزانم کەمترن لە $5 Red Dead Online بکڕن و داوڵۆندی بکەن و یاریەکە بکەن بەڵام ئەگەر بیانەوە لە ناو Red Dead Online ڕابستنەوە ناو Red Dead Redemption 2 ستۆریەکەی بکەن ناتوان دەبی لە ڤێژنی ستۆریەکەش بکڕن و اینجا بۆ هەماش تیش خەریکەوە لەسەر PlayStation 5 هەماشت دەکرێت چکە لە 2021 GTA Online دەبتە بە خۆڕایی لەسەر PlayStation 5 بۆ کەسانێک کە GTA Online یعنی دەتوان بە خۆڕایی دەخۆیان داوڵ دەکەن تەنیا GTA Online GTA 5 نا ستۆریەکە نا تەنیا GTA Online بۆ چەند مانگێک بە خۆڕایی دەبێت لەسەر PlayStation 5 ئەوە عەقدە سۆنی بوو کە پار لە کۆنفرانسەکەی خۆیان ئاشکرایان کرد جا نازانم تەسی دەسەر چێ دەکەن ناکە Red Dead Online جیاب لە Red Dead Redemption 2 بزانین دەبیتن خۆشەویستانم تکا دەکەم لایکی ڤیدیۆ لەبیر نەکەن سەبسکرایب چاڵەکەم کە گرتاوە کەسانتان کردیە و ئەو هەفتەی تۆنێک ڤیدیۆ نوێ بڵاو دەکەمەوە باسی 600 سەبسکرایبی دەکەم گەیشتە 600 هەرتەنە زۆر تاخیر گەیشتە 600 دەبێت 100 باین بەڵام بەرەو 100 لێستاوە وعتان پێ دەم هەفتانە زۆرترین ڤیدیۆ بڵاوکەمەوە ڤیدیۆی باش گەیم پلی بڵاو دەکەینەوە ریاکشنە بۆ ڤیدیۆی کە دەکەین هەواڵی بڵاو دەکەینەوە گورە ڤلۆجی دەکەین هەموو شتێکی دەکەین ئینشاءالله بە خۆشەویستی و سەپۆرتی ئێوە چەنەڵەکەمان گەورەتر دەکەین دەگەین 100,000 دینار دەگەین 100,000 سەبسکرایب ئینشاءالله ڕێز و خۆشەویستی قوڵ بکەن چاوێکە بایەکان ماز دەکەم سوپاس بۆ پشتگیریەکانتان سوپاس تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ